ئەزان یەک نمونەی بەسیطان بۆ گەڕوانە برادەرینە سلێمانی بۆ پارساڵ بوو بە یەکەمی هەرێمی کوردستان لە پێدانی مۆڵەتە لەبەرەوەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت چوو خۆی لە شارەوانی دانیش دەی سسمار دانیش دەوامی کرد هات پرۆژەکانی پێهێنان بە سوپاسەوە تەمەن من لێرە سوپاس یەکەم هات ئەزانی چی لەکردن هەندێک لە تەلەفۆنەکە مدیری هەنێ دایرەی تووشی شۆک کرد مدیری دایرەکانی بان کرد و مدیری دایرێکی بان کردوتی تۆ مشکلەکە چوتی جەنابی وەزیرە لەناو هەرچەنگ ئەمە یەم بەرنامەیە بەز من ناچارم باسی کەم لەناو بەرنامە کۆکا قوبات تەلەفۆنی کرد بۆ وەزیرەکە وتیەوە من لێرە ئەو ڕەزامەندیەم پرۆژەیە جێبەجێ یەکەم سلێمانی وای لێ هاو پارساڵ بەو هەموو کێشەی ئابووری کێشەی سیاسیەوە کە هەمانە یەکەم بووین من ئەمەوێت ئێستا بۆ معلوماتانی و باسی یاسا بەرنان ناکەن ڕێگام پێ لە هەموو دایرێک کاک مەسرور و بەجددی کاکین ئاگادار بە ئێمە ئێستا من پێم ناخۆشە لێرانە بیڵم بەڵام ئەیڵێم باشترین سەرۆکی دەستەوە بەرهێنانمانەیە لە هەرێمی کوردستانە من بە سوپاسەوە باسەکەم کاکتۆر محەممەد شکوری بەجددی سەرۆکی دەستەوە بەرهێنانی هەرێمی کوردستانە جیاوازی ناکات لە کفریەوە تا زاخۆ و ئەو یاسایە بەرهێنانش کە ئێستا ئەڵێن خراپە برادەرینە ئاگادار بن یاسایە بەرهێنان دووسێ بەندی قانونی زۆر بەهێزی تایە دەسەڵاتی زۆریەوە بە ئەنجومەنی باڵایەوە بەرهێنان کە ڕێنمایی دەرکەن